زۆرینەی حکوومەتەکان بوونەتە حکوومەتی بەچکە بەرپرسەکان بەرپرسە حکومیەکانیش بوونەتە وتەبێژی قسەی ناڕاست و بەڵێنی بێبەدواداسون و جێبەجێ نەکراو کە دەکرێت پێیان بوترێت حکوومەتی قەیرانەکان و قەیرانی حکوومەتداریان هێناوەتە نێو فەرهەنگی سیاسەتەوە. لە جیهاندا حاڵەتێکی دەگمەنە ئەو دیکتاتۆرانەی دەستیان بەسەر دەسەڵاتدا گرتووە بە مردنی ئاسایی و لەسەر جێگە و لە نێو کەسوکار و هاوڕێیانیان مردبن لە شێوەی موعەممەر قەزافی و سەدام حسێن و هاوڕەکانیان تەنانەت کەسانی وەک هیتلەر و ستالین و ماویش مردنێکی بێکێشەیان نەبووە. ستالینێک کە بە وتەی پۆلیسی نهێنی زیاتر لە 1,500,000 کەس لەژێر دەسەڵاتیدا لێکۆڵینەوەیان لێکرا و سزادراون یان بەبێ لێکۆڵینەوە لە نێوان ساڵانی 1934 و 1939دا لە سێدارە دراون. هیتلەریش لە 30 نیسانی ساڵی 1945دا ناچار بوو خۆی بکوژێت. ڕێکخراوی فریدۆم هاوس کە ڕێکخراوێکی ناحکومیە و بارەگاکەی لە واشنتۆنی پایتەختی ئەمریکایە و لێکۆڵینەوە لەبارەی دیموکراسیەوە دەکات لە راپۆرتێکدا دەڵێت سەیەکی دانیشتوانی جیهان لەژێر دەستی دەسەڵاتە دیکتاتۆرەکاندا ژیان دەگوزارێنن. هەر بە پێی زانیاریەکانی ئەو ڕێکخراوە 106 سیستمی دەسەڵاتی دیکتاتۆری یان هاوشێوەی دیکتاتۆری لە ئێستادا لە جیهاندا بوونیان هەیە کە دەکاتە نزیکەی لە 154 وڵاتانی گۆی زەوی. ناتاشا ئیزراو کەوانەبێژی زانستی سیاسیە لە زانکۆی ئیسکیسی بەریتانی دەڵێت زۆربەی ئەو زانایانەی لێکۆڵنەوەیان لەسەر دیکتاتۆریەت کردووە دەڵێن کە دەسەڵاتی جێبەجێکردن گۆڕانکاری تێدا نەکرا ئەوە دیکتاتۆریەت دروست دەبێت. بەم پێیە دەسەڵاتی داپلۆسێنەر لە دەوری کەسێک یان لە دەوری تاکە پارتێک یان دەسەڵاتێکی سەربازیدا کۆ دەبێتەوە. بە پێی فەرهەنگەکانی جیهان دیکتاتۆر کەسێکی داپلۆسێنەرە لە هەمان کاتدا دەست دەگرێت بەسەر دەسەڵاتەکانی حکوومەتدا باڵا دەستە بەسەر دادگاکاندا دەسەڵاتی شورا ڕەت دەکاتەوە. لە ناوچەیەکی وەکو هەرێمی کوردستان میلەت سەرکوت کراوە و لەسەر هەڵبڕینی دەنگی ناڕەزایی لە دهۆک دەیان کەس لە زینداندان. بەرپرسیارەتی حکوومەت لە نێوان ئامۆزا و براکاندا بووە بەنۆرە. دۆخی دادگاکانیش لە بەرچاوی خەڵکی ڕوونە و شورایش کە دەکاتە پەرلەمان بەدەست چەند پەرلەمانتارێکی جنێوفرۆش و شەقۆشێنەوە هەراسان کراوە. توێژینەوەکان دەڵێن مناڵ کە لەدایک دەبێت دیکتاتۆریەتی لە نێوسکی دایکەوە نەهێناوە بەڵکو دواتر بەدەست لە پشدان و چەپڵە و ستایشکردنی کۆیلەکان دیکتاتۆر لەدایک دەبێت. ئەو دیکتاتۆرانە وەک بووکەڵەی باربی یاری بە میلەتی ڕەشوڕوت دەکەن سەرپەرشتی حکوومەتێک دەکەن و دوای دەیان ساڵ حکومڕانی هێشتا دەڵێن حکوومەتەکەمان ساوایە حکوومەتێکی ساوا کە شیشەی شیرەکەی بەرمیلی نەوتە. مناڵی دیکتاتۆرەکانیش هەر لە لەدایک بوونیانەوە لە ناو کاریکۆتەکەی ئێستایان و بێشکەکەی جارانیان ئایندەیەکی بە حسابی خۆیان ڕۆشنیان بۆ تەرخان کراوە لەو پارە و سامانەی لە قوتی میلەتی دەگرنەوە و بۆیان دەخەنە نێو حساب بانکیەکانیانەوە لە ئەوروپا و ئەمریکا بێ ئاگا لەوەی هاوشێوەی قەزافی و سەدام و دیکتاتۆرەکانی هاوڕێی دیکەیان بەجێ دێڵن و میلەت تۆڵەی هەموو ئەوزڵ موسڵمانیان لێ دەکاتەوە. بە پێی زانیاری مێژوویەکان لە سەردەمی جاهیلیدا بتەکان لە خورما دروست دەکران و دەپەرستران. ئەو کاتەی خەڵک برسی دەبوون دەیان خواردن و خۆیان پێتێر دەکردن. بەڵام ئەو بتانەی ئێستا دروست دەکرێن و دەکرێنە دیکتاتۆر مافی هاوڵاتیەکانیان دەخۆن و بۆ تێرکردنی خۆیان میلەت برسی دەکەن. تەنانەت ئەگەر ناڕەزایەتی دەرببڕن لەلایەن بتکانەوە دەخورێن و لە ناو دەبرێن و بە ئارەزوی خۆیان چیان دەوێت وا دەکەن بێ گوێدانە مافی هاوڵاتیان. بەڵام کورد بۆ حاڵەتەکانی لەم شێوەیە پندێکی هەیە کە دەڵێت لێگەڕێن گوێدرێژ لە ناو قەرسیل یاری بکات ڕۆژێک دێت سەحێب قەرسیل گوێدرێژ دارکاری بکات.